پاسەوانی سنوور پارێزەری خاک یاخود قەڵغانی داگیرکەران. هێزەکانی پاسەوانی سنوور بە هەماهەنگی سوپای بارزان هاوشانی بارەگاکانی سوپای تورک بە ناوی پاراستنی سنوورەوە بە درێژایی سەدان کیلۆمەتر بارەگای نوێیان دروست کردووە بەبێ ئەوەی هیچ ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوانیاندا ڕووبدات. لە کاتێکدا سوپای تورک ڕۆژانە دارستانەکانی ئەو ناوچانە دەبڕێتەوە و لە ئاسمان و زەمینەوە هێرش ئەنجام دەدات و هەوڵی داگیرکاری زیاتر دەدات. هێزەکانی پاسەوانی سنوور یەکەیەکە لە وەزارەتی ناوخۆی عێراق بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە سنووریەکان و دەروازەکان لە ساڵی 2006 دامەزرا و ژمارەیان زیاتر لە 28300 پاسەوانی ڕاهێنراوە. دابەش بوون بە سەر 5 زۆن و لە 12 لیوا و 38 کەتی بە پێکهاتوون. ئەرکیان پاراستنی زیاتر لە 14 دەروازەی سنووری زەمینیە. بە گوێرەی دەستوری حکوومەتی فیدراڵی عێراق ئەرکیان جێبەجێکردنی سیاسەتی ئاسایشی نیشتمانی و پاراستنی سیادەی عێراق و سنوورەکانە بۆ ڕوبەڕووبوونەوەی بەزاندنی سنوور و کاری قاچاقچێتی. موچەکانیان لە 850,000ەوە دەست پێ دەکات تا 2 ملیۆن دینار. پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان لە 3 لیوا پێک دێن. ناوەندی سەرەکیان لە شاری هەولێر و فەرماندەی گشتی سوپاکە عەمید ڕوکن حەمادە فازڵ هادیە کە لەلایەن پەدەکەوە دانراوە. لیوای یەکەم عەمید دلێر فەرزەندە فەرماندەیەتی و پێکاتووە لە 3 فەوج. یەکەم فەوجیان لە ناوچەی کانیماسێ و ژمارەیان 500 کەس دەبێت و 3 سریە لە خۆ دەگرێت کە لە ناوچەکانی بریفکە، بنافی و سەرزێرێ لە هەستیارترین ناوچەکانی سنووری تورکیا جێگیر بوون. فەوجی دووەمیش لە باتیفا و شەرانشە. فەوجی سێ لە سنووری پیشخابوورە و چاودێری سنووری ڕۆژاوە و باشووری کوردستان دەکەن. لیوای دووەمی پاسەوانی سنوور لە شارۆچکەی سۆرانە و فەرماندەی لیواکەی عەمید گۆران ساڵح خۆشناوە. پێکاتووە لە 3 فەوج و ژمارەیان نزیکەی 700 پاسەوان دەبێت. فەوجی یەک لە مێرگەسوورە و فەوجی دوو لە سیدەکانە و فەوجی سێ لە سنووری حاجی ئۆمەران. ناوچەکانی ژێرقەڵەمڕەوی لیوای دوی پاسەوانی سنوور زۆر هەستیارن و جێگای بایەخێکی زۆرن. پێشتر لە ژێر چاودێری فەرماندەی لیوا عەمید محەممەد ڕەشید گۆران بوو کە 11 ئابی 2020 لەگەڵ فەرماندەیەکی دیکەی پاسەوانی سنوور بە ناوی زوبێر حالی بە بۆردومانی فڕۆکەی دەوڵەتی داگیرکەری تورک شەهید بوو. سەرچاوەیەکی تایبەت لە ناو پاسەوانی سنوور بە ئاژانسی ڕۆژنوێزی ڕاگەن کە فەرماندە محەممەد ڕەشید و زوبێر حالی لەو فەرماندانە بوون کە ڕازی نەبوون بە هەماهەنگی لەگەڵ میتی تورک و ملیان بۆ داخوازیەکانیان نەدا و بۆیە گومانێکی زۆر هەیە کە پاراستنی پەدەکا خۆی دەستی هەبێت لە ئاشکراکردنی جێگەکەیان و شەهیدکردنیان. لیوای سێمیەم هێزە لە سلێمانیە و عەمید کاکەبرا فەرماندەی لیوایە و ژمارەیان نزیکەی 3700 پاسەوانە لە 5 فەوج پێکاتووە. بەم شێوەیە فەوجی یەک لە پێنجوێن، فەوجی دوو لە قەڵاتزێ، فەوجی سێ لە دەربەندی خان، فەوجی 4 لە هەڵەبجە و فەوجی 5 لە چوارتایە. سەرچاوەیەکی تایبەت لە ناو هێزەکانی پاسەوانی سنوور بە ڕۆژنوێزی ڕاگەن. هەردوو لیوای 1 و 2 کە دەکەونە سنووری قەڵەمڕەوی پەدەکەوە هەموو فەرماندەکانیان لەلایەن پەدەکەوە دانراون و بەبێ پشتیوانی حیزبی هیچ کەسێک وەرناگرن. لەگەڵ دەستپێکردنی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر زاپ و ئاڤاشین و مەتینە سەرچاوە هەرێمیەکان پێیان ڕاگەیاندین. کاروانێکی سوپای تورک بە چاوساخی هێزەکانی پەدەکە بەرەو ناوچەی میرۆس کە دەکەوێتە نێوان سنووری باکوور و باشووری کوردستان بەڕێکراون بۆ ئەوەی لوتکە بەرزەکانی گارە داگیر بکەن و ناوچەی ئاڤاشین بخەنە ژێردەستی خۆیان. دوابەدوایەم کاروانەی سوپای تورک لیوای دوی پاسەوانی سنووریش لە هەمان شوێن بارەگای نوێی دروست کرد و داواکاریەکەیان ئاڕاستی وەزارەتی ناوخۆی عێراق کرد بۆ زیاترکردنی هێز. ئەوە بوو 750 کەس پەسەند کرا کە زیاد بکرێن بۆ لیوای 1 و 2 پاسەوانی سنوور. بە گوێرەی زانیاری سەرچاوە تایبەتەکانمان پاسەوانی سنوور لە کانیماسێ و هەرۆرێ و ناوچەی بەرواری تا سەرزێرێ و هەموو لوتکە و ناوچە سنووریە هەستیارەکانی بادینان بە هاوبەشی سوپای بارزان و بە فەرمانی پەدەکە خاڵی سەربازی و بارەگای نوێیان داناوە. لە کاتێکدا ئەو ناوچانە لە ڕابردوودا هیچ هێزێکی لێ نەبووە. لە کاتێکدا سوپای داگیرکەری تورک ڕۆژانە لە زەمین و ئاسمانەوە هێرش دەکاتە سەر ئەو ناوچانە و ڕۆژ بە ڕۆژ لە پێشڕەویدایە. هەروەها بە پێش چاوی پاسەوانی سنوورەوە ڕۆژانە دەیان تۆندار لە دارستانەکانی ئەو ناوچانە دەبڕنەوە و دەیدزن کە بە گوێرەی دوایین ئاماری پارتی سەوز تەنیا لە سەروبەندی هێرشەکانی ئەم دواییدا 3 ملیۆن داری بەتەمەنیان لە بادینان بڕیوەتەوە. بەڵام تا ئێستا پاسەوانی سنوور لەبارەی ئەو داگیرکاریانەوە هیچ هەڵوێستێکی نەنواندووە و یەک هەنگاویشی نەناوە لە دژیان. لە هەمان کاتدا سەرچاوەیەکی تایبەت لە ناو پاسەوانی سنوور بانگەشەی ئەوە دەکات کە ئەو هێزە هەمانگیان لەگەڵ پاراستنی پەدەکەدا هەیە و لە ناو تەواوی بارەگاکانیاندا کامێرەی پێشکەوتوی چاودێری جێگیر کراوە و بە شێوەیەکی نهێنی لەلایەن میتی تورکەوە چاودێری دەکرێن. لە بڕینەوەی دارستانەکانیش دەستیان تێکەڵە. هەر بەم دواییە پاسەوانی سنوور هێزیان بردۆتە ناوچەکانی گوندی بەهنینە، گۆجار، شاخی کونەورچ و
دەرۆکەسپە و بە ناوی ڕێگریکردن لە پێشڕەویەکانی سوپای داگیرکەری تورک بە هاوبەشی لەگەڵ سوپای بارزان 32 کیلۆمەتر ڕۆشنەتە پێشەوە لەسەر سنوور لەسەر لووتکەی سەرچڵ لە دەڤەری مێرگەسوور بنکەیەکی سەربازیان داناوە بەرامبەر بە بارەگای سەربازی سوپای تورک هەروەها بە گوێرەی میدیاکانی نزیک لە پەدەکە لیوای دوی پاسەوانی سنوور بە درێژایی 240 کیلۆمەتر لە ڕووباری ئاڤاشینەوە تا چیای قەندیل 30 خاڵی سەربازی نوێیان داناوە سەرنجڕاکێشە لەگەڵ دەستپێکردنی هێرش و داگیرکاریەکانی سوپای تورک بۆ سەر ناوچەکانی زاپ ئاڤاشین و مەتینە لیوای 1 و 2 سوپای پاسەوانی سنوور هاوشانی چەکدارانی پەدەکە بە ناوی پاراستنی سنوورەوە کەوتونەتە جموجوڵ بە درێژایی 100 کیلۆمەتر بارەگا و خاڵی سەربازی لە بەرامبەر بارەگاکانی سوپای داگیرکەری تورک دروست دەکەن ئەگەرچی زۆر نزیکن لە یەکەوە بەڵام تا ئێستا هیچ ڕوبەڕووبوونەوە و بەریەکەوتنێک لە نێوانیاندا ڕووی نەداوە هەروەها سەرچاوەیەکی تایبەت بۆ ڕۆژنیوس بانگەشەی ئەوە دەکات هێزەکانی پاسەوانی سنوور بە فەرمانی پەدەکە لەگەڵ سوپای بارزان ڕۆشنەتە ئەو ناوچانە و ڕۆڵی قەڵغانیان پێدراوە بۆ پاراستنی بارەگاکانی سوپای داگیرکەری تورک نەک ڕوبەڕووبوونەوەیان هەروەها ڕۆژی 20 مانگە دەوڵەتی داگیرکەری تورک تۆپبارانی گوندی پەرەخی لە سنووری زاخۆ کردو بەهۆیەوە 9 گەشتیار گیانیان لەدەستدا و 23 دیکەش بریندار بوو ڕۆژی 23 مانگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر ئەو کۆمەڵکوژیە و هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر هەرێمی کوردستان کۆبوونەوە بەڵام فەرماندەی پاسەوانی سنوور ئامادەی کۆبوونەوەکە نەبوو لە کاتێکدا بانگهێشتی پارلەمان کرابوو